زار احمد قادر كشرازه بازار انداريه اللي قال معك احمد بخيراتي سپاس با آماده بوون د وقتێکی دا گۆڕانکاریên مازن di bazaran da çêbûn li jêr givaşa bi taybet ew lêdwanên ji Amerîka û Îranê derdikevin bazar girtiye duşembiyê li benda çi bîn çarê çî bikên li bazar بەخۆی ئەو گرژاڵۆزیانێکی ئێستا هەیە و ئەو دانوستانانێکی ئێستا لەسەر مێزەکان گفتوگۆی لەکرێت لەلایەن ئەمریکا و ئێرانی شەوانێ تاکو ئێستا ڕوون نییە تاکو ئێستا ڕوونیە چاوەڕێی بازاریش ئاوای لێگیر ڕوون نییە و چاوەڕوانی ئەوەشی لێ ناکرێت کە دانوستانەکان بەم شێوازە تێپەڕێ چاوەڕوانی زۆر ئومێدی زیاتری لێکرا کە دانوستان بە زووتر بکرێ و لێدوانەکانیشیان تەناقوزی زۆرتیە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئێرانشەوە بە هەمان شەو ئەبینین هەر لە لێدوانێکی ڕاستە و خۆیە هەم بابەتەکە ئەرێنی باسەکرێت و هەم نەرێنیش باسەکرێت لە هەردوو حاڵەتەکە لەم دوو خەدا زێڕەکە ئەرێنی کاردانەوەی نیش بەڵێ زێر بابەتی ترێت تەنها بابەتەکە زێر نەبەسراوەتەوانێت بە ئاشتی نێوان ئێران و ئەمریکا بەڵکو بابەتی تر هەیە ئێستا لە زیاتر لەمە زاڵە لەسەر بازار گۆڕینی پاوڵ یەکێک بوو لەو هۆکارانەی کە کاریگەری زۆری هەبوو لەسەر زێر بەڵێ گۆڕینی بابەت بەگشتی بازاڕدارایەکان بامەشێت چونکە گۆڕینی پاوڵ تەنها ناونێتەوە کیڤنواش بێتە شوێنی پاوڵەوانە تەنها ناوێکت گۆڕیوە و کەسێک تریێتە جێگرەوەی بەڵکو گۆڕینی فەلسەفەیەکی تازەیە بۆ بانکی مرکزی و خاڵی زۆر لەسەر بۆ بابەتە ئەو شەڕی زۆر لەسەر و بابەتاکرا بۆیە گۆڕانکارێکی گەورە بوو بۆ بازاڕە جیهانەکان و بۆ جیهانیش بە تایبەتی ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە کاریگەری هەبوو لەسەر پشکەکان وزە دراوەکان کانزاکان بە گشتی ئەمە یەکێک بوو لە بابەتی دانوستانەکان ئێستا ئەوەی کە چاوەڕێی لێکرێ ئەگەر چاوەڕێوەمانە کرد زووتر ڕێکەوتن ڕووبات یاخۆت بە هیچ شێوازێک ڕێکەوتن ڕوونەیەات و دەست بکرێتەوەنە بەشەڕ بەڵام لەم نێوانەیە ئەبینین دۆناڵد ترۆمپ لە لێدوانێکاڵێ ئەوە گەشتونەتە ئاستێکی زۆر باش بۆ ڕێکەوتن هەمووی جیاوازە گەشتین بە ڕێکەوتن و ڕێکەوین و ئومێدی داهاتوویکی باشتر بۆ هەردوو لە ئەخوازی دوای هەر لەوەچە دەقەیەکی ژنە بە بڵێ ئەمجار زۆر بە توندی هێرشەکەینەوەنە سەر لەم دوو خەدا چوو مامەڵە لەگەڵ زێر بکەین بۆ ئەوەی زرەر نەکەین دۆخێکی زۆر ئالۆزە ناڵین دۆخێکی ئاسانە کە توانی مامەڵی پێوەکەیت و دۆخێکی زۆر ئالۆزە بۆ پێشبینیکردن بە تایبەتی بۆەوەی تۆ پێشبینی داهاتووکەی پێویست بچێ پێویست بە داتا و زانیاری و زانیاری هەیە و ئەو لێدوانانێک کە ئەکرێت لەسەر بنەمای ئەم قسانە تۆ پێشبینی بۆ داهاتووەکەی بەڵام نە لێدوانەکانی نیەوەیە کە تۆ پشتی پێ بەسی نەداتاکانی ێستا لەم کاتایی ئەوەیە کە تۆ پشتی پێ بەسی بۆ هی هەردوو لە بۆەوەی پێشبینی داهاتی بۆ بکەیت و ئەم ڕێککەوتنە ئەگەر ڕێککەوتنەکەش بکرێ یاخود بەسەلم بۆنە زێر ئێستا کاریگەری بەهێسترەکەی چییە بابەتی داتاکانی ئەمریکایە گۆڕینی پاوڵ بوو هەنێ بابەتی ئەوەی کە بەدواوە دێتن کاک ئەحمەد ببۆرە ڕێژەی سوودی بانکی لەگەڵ گۆڕینی سەرۆکی بانکی ناوەندی چاڕوان دەکرێت دەستکاری بکرد لەم دوو خەدا بەڵێ ئەوەی کە چاوەڕوانی لێکرێ ئێستا ڕێژە بەرزەکەی کە چاوەڕوانی لێکرێت کە ڕێژەی سوی بانکی دابەزێنێ ڕێژەی سوی بانکی دابەزێنێ ئەمە یەکێکە دەکات بەڵێ چاوەڕێی زۆر بەهێزی لێکرێت کە بکرێت دوو چاوەڕێی ئەوەی لێ ناکرێت کە ئیستیقلالی سربەخۆیەکی بەهێزی هەبێکیون لە وەکوکە ئیدیا دەکات بەڵێ داواشی لێ کرد و پێشی وتووە ئێلانی کردووە کە ئەبێت سربەخۆ بێ بەڵام بەسەوە ئایا وەکو قسەکانی کە وتەکانی تری تەنها قسا بێ یاخود کردداری لێوە بینی و لە کۆتا دانیشتنا پاوڵیشت ئاماژەی بۆ کردوتی هیوادارم کە ئەوەی سربەخۆ بێ و کەسێک کە داهاتوو دێتە شوێنەکەی منەوە سربەخۆ بێ نەک بە قسەی ئەمە و بڕیار بدەن ئەمانە هەمووی کاریگەری زۆر بەهێزیە بێت لەسەر داهاتووی بازار چی لە داهاتوودا زێر چی لێدە لەم دوو هوکارە سەرەکیەکان ئەوەی ئێران و ئەمریکاکە ناڕۆنەوەکو باس کرد ئەوەی کە ئەگەری هەیە سوودی بانکی دەستکاری بکرێت لە ئەمریکا نرخەکان دەگەنە چه ئاستێک ئێستا ئاستێکی هەستیاری بەرزبوونەوەی تومان کردووە ئەوەی لە هەفتەی ڕابردووە ڕوویە تاکو نیوەی هەفتە بینیمان دابەزینێکی بەهێزی کردووە دەستی کردوانێ بە بەرزبوون ئەوەی کە چاوەڕوانی لێکرێ بە پێم داتاوە مارانەی کە ئێستا هەیە بە پێ ئاماژانێکی ئێستا هەیە چاوەڕوانی بەرزبوونی زیاتری لێکرێت تا چەند ئەست ئەو پێشبینانەی کرێت تاکو 5500 تاکو 6000 تاکو کۆتایی ساڵ 5500 کۆتایی بۆ ئەستی دابەزین ئاسی دابەزین ئەوەی کە بینیمان 4100 ئەو ئاستە بوو کە چاوەڕوانی لێکرا بگەڕێتەوەنە دووبارەی و سعرە بکاتەوەنە و لەسەر ئەو ئاستە ببینی نرخ
چ ئاماژەیەکی بەرزبوونی هەیە یاخود دووبارە بە داوازینەکە بەردەوام بێ لە داوازین نە ئەوەی کە لەم هەفتای بینیمان ئاماژەکانی بەرزبوونی بەقوتر بوو و هەم هۆکارە تەکنیکیەکان و هەم بنەڕاتیەکانی هۆکارەکانی بەرزبوونیان بەهێزتر بوون لە مامەڵەکردنی نەبێت لەم دۆخەدا ئەم دۆخە زۆر مەترسیدارە بەڵێ زۆر مەترسیدارە چونکە لە کڕینەکەمە بەستن لە کڕینەکەش مەترسیدارە بۆچی چونکە بەڵێ چونکە هەم لە بەرەوەی لە نرخێکی هەستیارە هەمیش دۆخەکە وەکووتمان هەم بنەڕاتی دیارنی پێچەوانە دەبێتەوە بەڵێ دیارنی باشە زیو لەگەڵ زی چون مامەڵە بکەین لە دۆخەکی وا بە هەمان شێوە زیونە لی بە زیو جیاوازترە بەڵێ ئەکی زیو جیاوازترە لەگەڵ زێڕە هەندێک کاتە بینین بە تایبەتی لەم کاتێ ئەگەر باسی پەیوەندیەکان بکەین مەسەلەن بۆ نۆ پەیوەندی نەوت و ئاڵتون و دۆلارەوەمان هەمووی پێکەوانەی لەم کاتێ ئاڵۆزە هەمووی زۆربەی پێچەوانەوە بۆ وەکو یەک ناجوڵە ئێستا لە بەرەوەی دۆخەکە تایبەتە ئەوێ بزانین تایبەتە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین زیویش پێشبینی بەرزبوونی لێکەینەوە باشترین نرخی ئەم ساڵی کە بە پێی معدەلی نرخی زیو 50 بۆ 6 دلار بوو ئەو باشترین نرخی بوو بۆ کڕینی لەم ساڵە بەڵام لە سەر و ئەوانەوانە نرخی گرانە بۆ کڕین نرخی گرانە و پێشبینیشی لێکری ئەم ساڵ لە کە پێشبینیە بەهێزەکان ئەوەیە کە لە مابەی نرخی 70 دلار کۆتایی پێبێت نرخی زیو باشە ئێستا نەوت بوو 91 دلار دابازیوەتەوە ئەمە چه ئاراستەیەک بوو نرخی کانزەکان زیڕ و زیو دروست دەکاتن لە هەمان کاتێکە نرخی پێنوێنی دولاریش دابەزینی گەورەی توماکە چووکە پێشتر دەزانین هەڵاوسانێکی دروست کرد لەسەر ئاستی جیهان کیڤن ئەو کەسێک کە تازەیە شوێنی پاوڵۆنە هەنێ پێشنیاری پێشکەش کردووە کە ئەو مقیاسەتانەی کاکرێ بۆ ڕژەی هەڵاوسان لە ئەمریکا و لە جیهانە لەگەڵ ئەوانە نییە کە ئەوانی کە پاوڵ کە پشتی پێبەست ئەو داتانی کە بڵاو کرایەوە لەسەر ڕژەی هەڵاوسان ئەسڵەن ئەو هەر باوەڕی پێنەوە بۆ داتانی کە بڵاوکرێت داتای حقیقی نین داتای ڕاستی زیاتر لەسەرەوە بێ هەنێ مقیاسی تازەیە کە باسی لێکە لە پلانەکە کە پێشکەشی فیدرالی کردووە کە پێویستەکە بۆ پێوەرانە ئیتر پشت بە پێوەرانە بەسین بەو داتانە تازانە بەسین کە پێوەرێکی تازەیە بەکاری هێنێت لە داهاتووە پشت بەوە بەسی ئەوە ژوای لەکە کە ژمارەی ڕاستتر پشان بە لە ڕێژەی هەڵاوسان لینە لە جیهانە و لە ئەمریکاش بە هەماشەوە ئەوەی کە ئێستا هەیە نرخی نەوتمان بینی کە دابەزینی کرد نرخی نەوت ئێستا لەم کاتەیە یەکێ لە هەر هۆکارە سەرەکیەکانی گرژی ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و ئێران بوو چونکە ناوچەکە ناوچەیەکی بەرهەمێنەری نەوتی بەهێزە و گەروی هورمزیەکێک بوو لە هۆکارانەی کە کاریگەری ئێستا ڕاستەوخۆی هەیە لەسەر نرخی نەوت بۆیە ئەم دابەزینەشمان بینی کە پێشبینیەکان ئەوەیەوە ئەگەری زیاترەوە هێور بێتەوە بابەتەکان و بابەتەکانیش بەرەو باشتر بڕوە نرخی نەوتی بۆ شێواز دابەزان نرخی نەوت دابەزین واکە خەڵک زیاتر بەرەولای ئاڵتون و زیو زیاتر بڕۆ زۆر سپاسێک ئەحمەد قادر شەڕازای بازاڕێندارایی خۆشحاڵم جەژنیشتان پیرۆز بێت لە خۆشحاڵ پیرۆز بێ سپاس